بەتەمایە لەگەڵ سعودیە ئێران بخەنە ژێر عێراق بخەنە ژێرباریەوەی لە ئێران دوورکەوێتەوە، بەڵام زۆر کەس شرۆڤەی دۆخەکەیان کردووە، دەڵێن مەحاڵە لە نێو عێراقدا هەموو حکوومەتی عێراقیش زیاتر بە فیتی ئێران نەجوڵێت. لەسەر ئەم بابەتە دکتۆر هەیسەم ئەلهیتی لێکۆڵەر لە زانکۆی جۆرج واشنگتن لە ئەمریکا وەردەگرن. دکتۆر شەف باش و دەم باش خێر هاتی لەگۆر نەریناتە وێ ئەمریکا و سعودی بکاربن عێراقی ji bin destê Îranê rizgar bikin ku niha herkestanê ku Iraq ji alî Îranê va tê îdare kirin. Ew imkan heye. يعني اولا انا اعتقد ان التخلص من النفوذ الايراني لا يمكن ايضا فقط بمعاونه المملكه العربيه السعوديه او بدعوه من لان هذا النفوذ نعم انا اعتقد انه من الصعب جدا پێم وایە ئەمە کارێکی قورسە کە سعودیە بتوانێ عێراق لە ژێرباری هەژمونی ئێران دەربهێنێ. لە ڕاستیدا ئێران لە ڕاستیدا وڵاتێکی گەورەیە، هەروەها پاڵپشتی و کۆمەکی عێراقی کردووە لە نێوخۆی عێراقیشدا. لە ڕاستیدا دەرفەت هەیە بۆ ئەوەی هەمانجی و هاوکاری سعودیە و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بکەن بۆ ئەم مەبەستە. پێم وایە بۆ نمونە کورد دەتواندرێ جارێکی دیکە پێداچوونەوە بە سیاسەکانی بکرێت و هەروەها جارێکی دیکە استراتیژیەتێکی نوێ و هاوپەیمانێتێکی نوێ بۆ خۆی دابڕێژێ بە هەمان شێوە بۆ سوننەی عەرەب و هەروە ئەو شیعانەشی کە نەیاری هەژمونی ئێرانن دەکرێ ئەوانە هەمویان ڕوبەڕوویانە بوونەوە کە شوێن کەوتە و شوێن پێ هەڵگری ئێرانن لە ناو خۆی عێراقدا بۆی جارێکی دیکە دیموکراسیەتی تەوافۆقی لە عێراق بەرقرار بێت و بە هەمانجی و هاوکاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەم ئامانجە پێویستی بە هەوڵ و کۆشی و دروستکردنی لۆبی هەیە لەلایەن واشنگتن بۆ ئەوەی جارێکی دیکە عێراق بگەڕێتەوە پێگەڵ شوێنی خۆی. گەشتنیەوە ئێران بەتەمای چییە؟ خۆ ئێران لە عێراق لە بەغدا و شوێنەکانی دیکە تەواو دەستڕۆیشتووە لەم لەشکرکێشەیە بۆ ناوچەکانی دەوروبەری هەولێر لە کەرکووکیش چی دەوێ ئێران؟ دەیوێت چی لە ئەزموونی کوردستان بکات؟ یەکەم لە ڕاستیدا هەوڵ و وڵامەکانی ئێران بۆ بەرپەرچدانەوەی استراتیژیە نوێیەکانی سەرۆک ترامپ دەستی پێکردووە سەبارەت بە بوونی قاسم سلێمانیش لە ناوچەکەدا کە ئەمە جۆرێک بوو لە بەرپەرچدانەوەی استراتیژیەکانی ئەمریکا و بەرەنگاربوونەوەی بەڕێز مەسعود بارزانی لەو چوارچێوەدا. بۆیە ئەمە وای کردووە کە ئێران هەوڵدا ئەو ناوچەیە بکاتە ناوچەی هەژمونی خۆی بۆیە هێرشکردن بۆ سەر کوردستان و هێرشکردن بۆ بەڕێز مەسعود بارزانی. ئەمە بەشێکە لە وڵامەکانی ئێران لە بەرامبەر استراتیژیەتی نوێی ئەمریکا. بۆیە ئێمە پێشبینی ئەوە دەکەین کە هەنگاوی زیاتری ئێران هەبێ لە ناوچەکەدا، بەڵام پێمان وایە هێزە عێراقیەکان و بە شێوەیەکی تەندروست و زیرەکانە و بە یەک ئامانج لە ناوخۆی عێراقدا کار بکرێت لە دژی هەژمونی ئێران لە ناوخۆی عێراقدا کە بێگومان ئەمە دەبێتە هێزێکی گەورە و دەتوانێت عێراق پاک بکاتەوە لە هەژمونی ئێران و جارێکی دیکە عێراق بە شێوەیەکی فیدراڵی بەرقرار بێتەوە. سنوور بۆ ئێران دابنێ بۆ ئەوەی زیاتر لە ناوچەکەدا بەلبەلە دروست نەبێت بە تایبەتی لە کوردستان. ئەگەر لە حاڵێکدا ئێران بە دژی ئەمریکا دەیوێت لە سیاسەتی ئەمریکا بدا، ئەدی بۆشی ئەمریکا بێدەنگە. پێم وایە ئەم بێدەنجەی ئەمریکا لە بەرئەنجامی کۆمەڵێک فاکتەرە لەوانە هاوپەیمانی استراتیژی خۆیان لە ناوچەکەدا کە لە دژی هەژمونی ئێران
وبرز حيدر عباد ديا وأوانش زارشي ديكا بيانوان نيا كتوشي بريا كوتن بن لقال هاو بيمان استراتيجيكانيا أوان بيشتر أمريكا داواي دواخستني قشت برسيكر بلام قشت برسيكا دوان أخرى بويا أمانه مو فاكترن أو أمريكا هولي داوا تشيشيك دروز نبي للنيوان خوان ولا نيوان برز عبادي وبرز بارزاني وبتايبتيش هولي أود دا كأمريكا عراقي تجاوز وبرقرار فرهم بكري بدور بيد لإيران دا بلام بيما لأين ديشي زور نزيك دا قفتوغو دانستان نكان دس بيدكاتا وزارش ديكا لنيوان برز بارزاني وبرز عبادي برز حقيقي من خواست في بزانبم يعني مثلا قال لك هست وي باوريه دانا كو دوستانية أمريكا دوستانية تكتيكية يعني نه دوستانية ك دم درجة تجربة يويل في درجة إيران إشخرا وك حجتك بكارتينا جبوك هناك برجواندين خو سياسي عسكري أبوري بريبا ببا جدية براستي جبونا هيشتنا إيران العراقي أمريكا في واردة بر جدية ام برسا ما بس تي دوستاتي نية بلكم برسي شي نيو دولة تي غرينغا لا راستي دا مسألة كا برجواندية لسياسة دا دوستاتينية بلكو برجواندي هي اما بيناسي سياسة هروها ولاياتي قرتوكاني امريكا برجواندي كاني خوي دا بيوي لسر بنماي برجواندي اوي ببونمونا قربين سيدي لراستي دا السعودية لقال امريكا بيواندي شي قوليان هي لبروي برجواندي شي كونو قوليان لقال يكتر دا بلام لقال ايران دا لراستي دا اشتكا بيتشوانه ايران هيت دوستاتيك و هيت برجواندي شي لقال امريكانيا بلام ايران بهوي او بيغا جغرافيكا هيتي بونمونا هاوسي روسيا وروسيا شبرشكاري سرچي ايران وبهمان شي وروسيا وايران كار دكن لدجي برجوندي كاني امريكا بيكا بويا امريكا جناتواني روبروي ام نيراني بيتو بويا بيستي بهاو بيماني هي يكم هاو بيمانتي هاو بيماني السعودية وعراق اوانا زور قريكا بويا من داوالا برز بارزاني وبرز عبادي بكم كعراقي شي بهز برهم بينين بو روبروي امنيتي ايران امريكا بيال هرمي كردستان يعني زور تحجيم بكريت ببي بهرمي كي كم دا صلاة با هەوڵێکی زۆر بەڵام ئەمە بەم نێزیکانە نەبێ بەڵام بدرێژخان من پێم وایە لە 8 ساڵی داهاتوودا لە ڕاستیدا ئێران بەم شێوەیە نامینێتەوە بەپێی پێوەرە سیاسەکان و توانا و هەژمون و ئەو پێشهاتە گەورانەی کە هەیە لێکۆڵەر لازانکۆی جۆرج واشنگتن